لە ڕێگەیەکی دوورەوە هاتوونێتە ئێرە ڕێگەیەکی دووریشمان لە پێشماوە چەندمان ماوە بۆ هۆتێلەکە؟ هێشتا ماوە. نازانم ئەم چیرۆکە چۆن کۆتایی دێ بەڵام دەزانم چۆن دەستی پێکردەوە ئەم چیرۆکە با عومەر دەست پێ دەکات عومەر هاوڕێکی هەبوو کە برا گەورەی خۆی دانابوو لە کاتی تنگانەدا هانای بۆ ئەو دەبن ناوی عالی بەڵام خەڵکی گەڕک بە ناسناوەکەیەوە دەیناسنەوە هەرێ کوڕم تۆ شێت بووی لەلایەک بەڕوومدا پێ دەکەنی لەلایەکیش دەستت بە سەرما بەرزەکەیتەوە دەی وەسیەتێ بکە باشە تۆ نازناوی منت نەبیستووە کاک عەلی من ئێوە باش دەناسم تۆ بەرپرسی ئاسایش ئۆتێلەکە خۆتانی ناڵێم کارم چییە براکەم نازناوەکەم چییە کاک عەلی من ئەوەم هەیە زەختم هەیە والله بلای زۆرم لێ بکە توش سەکتە دەبم من نازناوەکەم بڵێ گاز هەڵگر عەلی لا وامكا عومەر برادەرێکی تری زمانی مناڵی هەبوو کە بەردەوام بەیەکەوە بوون جەنگیز ئێشان خان لەسەرەوە چاوەڕوانتان دەکات پێی بڵێ ئێستادیم وتم ئەمڕۆ ڕۆژی بەختمە عومەر لەلایەکی تر خۆشەویستێکی هەبوو کە لە عەشقی ئەودا سوتا بوو ڕۆح و گیانیشی پێشکەش کردبوو ئەیشان بەیانی باش ئێشان خان بەیانی باش بە پیاوەکەتانم ڕەگەن دوای تاوکردنی یاریەکە دێتە سەرەوە بەڵێ نەیوت ئەمڕۆ ڕۆژی بەختی منە بۆ خاتی خوا چۆن ئەمەزانی من هیچ لە تۆ تێ ناگەم تۆ هەموو کەسەوگە کتێب دەخێنیەوە هەموو کەسێک ناخانم تەنها ئەوانەی منیان خۆش دەوێم بەیانی باش ئێشان خان بەیانی باش گەشتیارێکی دەوڵەمەند لە ڕێگایە ناوی ئەزە لە گەیشتووە نەخێر بەڕێزم کەمێشتر دێ یەکەم جارێتی لە ئۆتێلەکەمان دەخەوێت نامەوێت شەرمەزار بین لە ژووری نووسن و قومارخانەکەشدا تێگەیشتم ئێشان خان داوای تایبەتی هەیە لە ڕاستیدا هەیەی داوای کردووە ناوێت کەس بێ و ئاگاداری بکاتەوە بستە ژوورەکەی ژوورێکی تایبەتی دێ تاو میوانەکەمان بۆ هەمومان گرینگە عومەر کوڕێکی باش بوو بەڵام هەڵەیەکی هەبوو زیاد لە پێویست متمانەی بە خەڵکی دەکرد وای دەزانی هەموو خەڵکی دڵم نێتیان وەکو ئەو پاکە من ناتوانم جارە پێتان بڵێم عومەر دەگەڕێتەوە یان نا بەڵام ئەوەندە دەزانم کە هەر خیانەتێک لە عومەر کرابێ بە خۆشەویستیەوە دەستی پێکردووە خير بين برز
ناوی من ئەزەلی هاتوومەتە ئێرە تا تۆڵە وەرگرمەوە. ئەسەر سیرکە لیستێکیان نەڕۆمە ساجتایە باە مەش بچینە ئەوێ کەمێک دەحەسێنەوە یانی نانەکەش دەخۆین. باسی کە تەفۆ دەخێنمەوە گەورم. ئەزەل ئاڵاگر 32 ساڵە زگورتیە هیچ کەس و کارێکمان نەدۆزیوەتەوە شوێنەی لەدایکبوونی ئەستەمبول. ئەو ئەزەلە تەنها 4 ساڵە پەیدا بووە پێشتر ئەو ناوم لە هیچ شوێنێک نەبیستووە. مۆنتێکارلۆ، لاس ڤێگاس، بۆینەس ئایرێس لە هیچ شوێنێک ئەو ناوم نەبیستووە. زۆر قازانج دەکات زۆری زەرە دەکات یانی لە هەندێک شوێن پارەی زۆر بە هەسانی دۆڕاندو زۆر بە هەسانیش پارەی وەدەسێناوە. ڕابردووی چۆنە؟ زۆر پاکە پێشینەی خراپ نییە لە هیچ قومارخانەیەک تۆماری نییە و هیچ پارێزەرێکیشی نییە. پێم خۆش نەبوو زۆر پاکە تەفۆ هاوڕێکم. ماوەیە گوون دەبێ و ماوەیەکیش بە دیار دەکەوێتەوە بەشداری گەورەترین یاری دەکات لە کۆتاییدا دووبارەی دەکاتەوە. سامانەکەی لە کوێوە دێ دیار نییە گەرە لایەک هەروباری بازرگانی هەبێ ئەوە کەس پێی نازانێت. تەلەفۆن بۆ ئەمە بکە برادێکمانە لە ئاسایش بڵێ گازگر عەلی داوات لێ دەکا لەبارەی و ئەزەلەوە هەر شتێک دەزانی پێمان بڵێ. باشە بەڵامە تۆ دەتەوێت چی بزانی ها؟ هەموو شتێک ئەمانە قوماربازی گەورەن تەفۆ ئەمانە ئیفلاس بە ئوتێلە گەورەکان دەهێن و لوشی دەدەن لەسەر مێزیان بە ملیۆن دۆلار دەفرێ دەمەوێت ئەوانە بە بەرژەوەندی ئێمە کۆتایی پێبێ زانیت؟ زانە چی دەڵێم لە هەر جولێکی ئەو سەگە ئاگادارم دەکەیتەوە تێگەیشتی؟ بۆ گومان لە هیچ شتێکەیە گەورم. تۆ چەندە بێ لێرە دەستت بەکار کردووە تەفۆ هەفتەیەکە؟ تێگەیشتم کەواتە پێ دەڵێم کارمان چییە؟
گومان دەکەی کاری ئێمە گومان بردنە ئەو سەگانە باش دەناسم خۆی وا پیشان دەدا کەسێکی ئاساییە بەڵام نهێنیەکی زۆریان لە بنا بۆیە دەبێ ئاشکرایانکەین تێگەیشتی؟ ڕاست دەکەی گەورم هەر هەموو جوڵەیەکی هەموو جوڵی دەخواتەوە دۆستەکانی چ ئافرەتێکن ستامێکی حەز لێیە ڕاستەیەیان چەپەیە ستاخمێک لە بەردەکە ئایم خەتەری لەکوێ بۆ دێ دەبێت لە چ بنەماڵەیەک بێ پێشتر لە چێ ژیاوە لە دەرەوە لە چ وڵاتێک بووە بە کورتی دەمەوێت هەمووی بزانە ئەزەر ئاڵاگر چێیە؟ چی بووە؟ لە ژیانمدا خۆشترین ڕۆژم 2 ساڵەمە بەر بوو 2 ساڵەمە بەر خۆشترین ڕۆژی ژیانم بوو ئەوە چی دەزر؟ شەرمێن کاکامل ئەوە نهێنێک بوو حەزم کرد پێتان بڵێم تاکە وەسێتم پاراستنی نهێنێکەمە چۆنیانی؟ لەمە دووە من وەکو ڕابردوو نامێنم ئەزەل مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە لەمە دووە هەر قەردێکە بوو ئیتر نەما دەکرێ بە ڕوونی قسە بکەی؟ لەمە دووە من ڕێگایەکی ترم لە پێشە ڕێگایەک چەند ساڵە چاوەڕێیمە من داوا لە هیچ کەسێک ناکەم لەگەڵم بێتە ئەم ڕێگایە هەر کەسێکتان بێ ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە گەر لەگەڵم بێن لە دەبەنجی خۆتانە گەردە نەمازاکەن ئەزەر کوڕە مردی لە برسە بۆ نانی ئێوارە بێ کۆنانێ بخۆین؟ ئەوها نابێ تێناکەم من هەر شتێک دەکەم تەنها و تەنها لە بەخاتری تۆیە سوپاست دەکەم بەدەڵت بوو؟ زۆر زۆر با دوانەکەوین بچین نانی ئێوارەمان بخۆین ئەو چیتە؟ هیچم نییە دەی جەنگێشت ئاخر چیتە؟ پێم بڵێ بوا دەکەی؟ پێت دەڵێم دەستم بەردا هێشتا منت بەدڵ نیایشتان لەمە زیاتر چیت دەوێت خاوەنەی هەموو شتێکی هەموو شتێکت دەستکەوت وتم هیچم نییە لە یەخەم بەوە جەنگیشت واز پێ نەبا کەمێکە ناسە وەربگرم تۆ ئایبێکت هەیە دەزانی؟ داوای هەموو شتێک دەکەی بەڵام هیچ شتێک نارێتەوە کەسانی کە شتت پێدەدەن وەکو منداڵ قسە مەکەم بڵێ بزانم چیت دەوێ خۆشەویستی هەرەوەندە بیرت نایە ها؟ ئەمڕۆ چ ڕۆژێکم چی ڕوویدا؟ 12 ساڵ لەمەوە بەروەک ئەمڕۆ چی ڕوویدا؟ من هەناسەیەک وەردەگرم کاتی نان خواردن دەتبینەوە کەمێ باسی قومارچەکانی ئەم شۆم بۆ بکە کاکە زەلفەر و لێرەوە ژوورێکی تایبەت لە کۆتایی دواوە هەیە لەوێ یاری دەکەین یاریزانی خۆمانی تێدایە ئەوان کێشە نین هەروەها بولگاریشی لە ناودایە ئەوانیشم پێشتر ناسیوە پیاوێکی سەلیمە کە یاریت کرد تێگەی عافێتان بێ زۆر سپاس یەکێک لەوانە جەنگیزە؟ لە هەمویان باشترە
یانی لە منیش باشترە؟ ناگیانم کەوزەتە باشتر نیازەل درۆ دەکەی و یاری بەنگوستەکەشت دەکەی. نەخێر بوا دەڵێ ئەیشە نەچێتە قومارکردن؟ جار جار ئەگەر یاریەکە گەورە بێ و قەرە باڵق بێ ئەویش لێو بەشداری تێدا دەکات. چۆن دیارم؟ ڕێ کوچمە دەوڵەمەند گەنجان ببوورە بوراوە بێگومان بوراوی تۆ جنگیزخانی چۆن دەبێت نەبورین وایە ڕاستە مووی شەیتانم پێوەیە وانە وایە باوەڕ کە تۆ تاکە خۆشەویستی منی وایە هەتا لەگەڵ من دێ دۆزەخیش وایە پێشتر ئەوەم کردووەم شتێکی لەوە گرانتر بێ ئەو شۆ لەگەڵم دێ قومار نا تااقەتم نییە تکایە وەرە ئەو شۆ بۆ تۆ یاری دەکەم خۆشم دەوێ ئەیشان منیش تۆم خۆش دەوێ ئەمە چییە؟ زۆر بەتەمە ناوی چییە؟ پواگرۆ دۆکەنان چ ناوێکە؟ مانای چییە؟ ستێکی سوورکراوە بە تامی شەڕاب بە زۆری ئاژەڵەکانیان قەڵاو دەکەن و دوای ئەوە ناوچی دەردێن و سووری دەکەنەوە پێزم بۆ ئازل لەوە خۆشتر چێت دێ دیسان دەستمان بەنان کرد تا دڵم تۆنکەی بە پەلەپەل خۆم گۆڕی هاتمە خۆشی بکەین چی بووە؟ ئەزەل؟ ئەزەل تۆ باشی؟
ژوورەکە ئامادەیە گەورە. جنگیز ئەیشان خان ئەزل تۆ باشی؟ ئەزل؟ شەرم بە یارمەتی خۆت حەبێت سەرەشەم ببێنە. تەلەفۆن دەکەم بهێنن. شەرمی خۆت بڕۆتکایە. باشە دەچن دەهێن و دێمەوە. دنیام هەموو هاوڕێکانم هەموو ژیانیان بردم. خۆزگە چاوەکانم بدی باوە. ئەمە چاسێکە خوایە گیان. خوایە گیان ئەمە چ سزایەکە. ئەم سزایە چیە خوایە گیان؟ بەڵام داری خۆزگە بێبەرە بێبەرە. لەبیری ناکەم کاکە، بیرم ناچێ. بێز ئەحمەد دەڵێ من تۆ دەناسم؟